شەبنەم بارانی هاوسەرگیری کرد ببورن چی دوای دە ڕۆژ جیا بۆتەوە لاوسەرەکەی ئەو دەنگۆیەنە ڕاستن یان تەنها پروپاگەندەی سۆشیال میدیایە لەم کۆتاییانە شەبنەم بارانی بەجلی بیکینی نەبێ وێنە بڵاو ناکاتەوە پێشکەوتن بەجلی کەنار دەریایە ئازادی کورد لەمەدایە شەبنەمیش یەکێکە لەو خاتونانەی بلۆک کرایە ناتوانێت لە مەودووە لە کەناڵەکان چاوپێکەوتنی لەگەڵ بکەن تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕانەوە لاتان بە بابەتێکی زۆر جیاواز. پێشەوەی سێری ڤیددیۆکەمان بکەیت لایک و کۆمنت و شێرت بین نەچێ وەرەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکە و زەنگۆڵەکەشدا بگرە بۆ ئەوەی توی خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینێ وەرەوە سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی توی خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەمان بی وەروەها دەتوانین لە ڕێگای سناپچاتەوەش پەیوەندیمان پێوە بکەیت. شەبنەم بارانی ئەو خاتونەی تاوکو ئێستا دەتوانین بڵێن زۆرترین دەنگدانەوەی لەناو سۆشیال میدیا بەدوای خۆی داهێنەوە زیاتر ئەو وێنانەی کە بەجلی بیکینی وێنەی گرتووە بڵاوی کردوتەوە و ئەو وێنانەی کە لە دواوە گرتوویەتی. شەبنەم بارانی ساڵانێکی زۆرە لە وڵاتانی ئەوروپیدا دەژیتن ئەو خاتونەیە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانە و هەر لە تەمەنی منداڵیەوە ڕۆژهەڵاتی کوردستانی جێهێشتە و بەرەو هەندەران لەگەڵ خێزانەکەی لەو وڵاتە ئەوروپیانەدا دەژین. شەبنەم بارانی دوای ئەوەی کە لە سۆشیال میدیا چەندین وێنە و ڤیدیۆ خۆی بڵاو کردەوە ئەمەش دەگەڕێتەوە بۆ ساڵی 2011 ئەو کاتە لە فەیسبوک تەنها وێنەی خۆی بڵاو دەکردەوە وەکو کەسێکی ئاسایی بەڵام ئەو کاتە وەکو بۆمبێک تەقیەوە و هیچ چاپێکۆتنێک و هیچ شتێکی نەکردبوو بەڵام لە کوردستان لە ساڵی 2015 کە چەندین کەناڵ هەستان بەوەی کە راپۆرتاژ و یاخود راپۆرت و پرۆگرام و بەرنامە لەگەڵ خاتونە مۆدێلەکان بکەن ئەو خاتونێش بە هەلی زانی ڕاستۆخۆ گەڕاوە کوردستان و چاوپێکەوتن و چەندین جار ڕکلام بەشداری کردو بۆیە زیاتر ناوبانجی دەرکرد بەڵام ئەو خاتونەیە دەتوانین بڵێن یەکێک بوو لەو خاتونانە کە لە سەرەتادا وێنەی خۆی لە پشتەوە دەگرت و بڵاوی دەکردەوە و چەندین ڕەخنەی هاتە سەر وتیان بۆچی وێنەکانن لە دواوە دەگری ئەوێژ وتی پێم خۆشە ئەو شوێنانێک کە مەنزەری جوانە لە دواوە وێنە بگرم و وەروها پێشم خۆشە قژە درێژەکەم بە خەڵک پیشان بدەم لەبەر ئەوەی قژەم لە هەموو شوێنێکی جەستەم زیاتر خۆش دەوێتنەوە بۆیە پێم خۆشە هەموو کاتێک خەڵک ببینێ بەڵام خەڵک وای نەگوت هەموو بە شێوازێکی تر سەیری وێنەکانی ئەو خاتونەیان دەکرد ئەو خاتونەیە دوای ئەوەی چەندین دەنگۆی زیاتر لەسەر بڵاو بۆ دەربارەی خۆشەویستی و بواری سۆزداری بەڵام ئەو بابەتە پژڕاز نەکراوە و کۆتایی پێهاتوو نەگەیشتا بواری هاوسەرگیری بەڵام لە کۆتاییدا ئەو خاتونەما بینی بە چەندین جلی سەیر و سەمەرە کە لەگەڵ عادەت و تەقالیدی کوردی ناگۆنجێ ئەویش جلی بیکینی واتە جلی سەردەریا ئەو خاتونەیە ئەو جلانە بڵاو کردەوە کە مەژدەنگدانەوەکی ئەگزار زۆری بەدوای خۆی داهێنا لەبەرەوەی کوردستان شوێنێک نییە بۆ ئەو جلانە لەبەرەوەی هیچ دەریایەکی لێ نییە و ئەو جلانە تا ڕادەیەکی زۆر لە کوردستان زۆر نامۆیە بەڵام ئەو خاتونەیە کە لە منداڵیەوە لە وڵاتانی ئەوروپی ژیا و لە لای خێزانەکەی زۆر جلێکی ئاساییە کە لە سۆشیال میدیا بەو جلانە دەربکەوێتە. دوای ئەوە ئەو خاتونە بینیمان لە پۆستێکدا نووسیبووی هاوسەرگیریم کرد کە ئەمەش زۆر نایخیانتن نزیکەی 10 ڕۆژێک دەبێتن بەڵام ئەوەی سیر بوو دوای 10 ڕۆژ چەند پێیجێک بڵاویان کردەوە کە ئەو خاتونەیە لەگەڵ هاوسەرەکەی جیابۆتەوە ئەمەش لای خەڵک شتێکی زۆر سیر بوو بەڵام شەبنەم بارانی هەرزوو ڕاستەوخۆ پۆستێکی بڵاو کردەوە وتی ئێمە جیا نەبووینەوە لەگەڵ هاوسەرەکەشم بەردەوامین و لە ناو خێزانی ئێمەشدا تاوەکو ئێستا هیچ کچێک لە هاوسەرەکەی جیا نەبووتەوە ئەو شتە لە لای ئێمە هەیبێ و بە هیچ جۆرێک لە هاوسەرەکەم جیا نەبوومەوە تاوەکو ئێستاش لەگەڵ هاوسەرەکەمم بۆیە هەموو ئەو قسە و دەنگوانەی بە درۆ خستەوە کە لەسەری بڵاو کرابەوە کە وتوبیان ئەو خاتونەیە ئەو خاتونە جیابۆتەوە بەڵام خەڵک
ئەوەی دەبینێتن دەڵێن ئەو هاوسەرگیریانەی ناو سۆشیال میدیا بە تایبەتی ئەو خاتونانەی کە ڕوخساری هاوسەرەکانیان نیشان دەدان هاوسەرگیریەکەیان زۆر ناخایەنێتن ئەو پەڕیچە ماگێکە تەنانەت ناگاتە ساڵێکیش بۆیە زۆربەی لەو خاتونە بەناوبانگانەی کە هاوسەرگیری دەکەن شێوازی هاوسەرگیریان ناشرین کردووە لەبەرەوەی هەرزوو بەزوویی هاوسەرگیری دەکەن و زوو بەزوویش جیا دەبنەوە بۆیە لەلا کۆمەڵگا ئەمە شتێکی زۆر نەگەتیڤە و پێویست ناکە بڵاوی بکەنەوە بەڵام کەسە بەناوبانگەکان هەر کاتێک خۆشیێشی خۆیان دەبێتن و بڵاوی دەکەن و هەر کاتێکیش ناخۆشیان دەبێت زۆربەی کات بڵاوی دەکەنەوە و تاوەکو ئێستاکە بڕیاری ئەوە دەرچووە چەندین خانمە مۆدێل بۆیان نییە لە هیچ کەناڵێک چاوپێکەوتن بکەن و لە هیچ شوێنێکی دەستگای ڕاگەیاندن ناوی ئەو ئافرەتانە بێنێتە بەڵام تاوەکو ئێستا ناوی ئەو خاتونەیە ئاشکرا نەکراوە ئاخۆ ئەو خاتونەیە شەبنەم بارانی دەتوانێت لە مۆدووە لە پرۆگرامەکانی تیڤی بەشداری بێتن یاخود ئەویش یەکێکە لەو خاتونانەی کە بلۆک کراوە و ناتوانانی بە هیچ جۆرێک پرۆگرام پێشکەش بکە بەڵام لە ئێستادا دەتوانین بڵێ گشت ئەو خاتونە مۆدێلانە کە لە پێشووتر دەرکەوتونە بە هیچ جۆرێک بوان نییە لە کەناڵ لە ڕاگەیانەکان دەربکەون و چاوپێکەوتنی تایبەتیان لەگەڵ ئەنجام بدرێتن و تاوەکو ئێستا کەشجانیێنە ئەو خاتونانە چێو چێنە بەڵام لە ئێستادا هەمویان بە شێوەیەشی گشتی هەمویان بلۆک کراینە ئایا پێت باشە ئەو جۆرە مۆدێلانە لە کوردستان بوونیان زیاتر بێتن و پێشکەوتوتر دەبێتن کوردستان لە بواری سۆشیال میدیاوە یاخود هەز دەکەی ئەم جۆرە بڵاوکراوانە کە لە سۆشیال میدیا بڵاو دەکرێتەوە و زۆربەی مۆدێلەکانی تر زۆر قسەی سەیر و سەمەرە دەکەن لەبەرەوەی هەموو تەمەنێک سەیری ئەو کچە مۆدێلانە دەکاتن هەر لە منداڵ تاوەکو گەورە بگرە و لە کوردستانیش 165 منداڵان تیکتۆک و سناپچات بەکاردێنن ئەمەش دەبێتە هۆکارێک کە منداڵان چاو لەوانە بکەن و بۆیش دەڵێن کۆمەلگا تێک دەچێتن بۆیە لە ئێستادا خەریکن لە سۆشیال میدیا کەمتر چاوپێکەوتنیان لەگەڵ بکرێتن وەروە لە تیڤی بە هەموو جۆرێک چاوپێکەوتن کۆتایی پێهاتووە لەگەڵ ئەو مۆدێلانە ئایا ئەم بڕیارانە بۆ ماوەیەکی کاتیە یاخود بۆ ماوەیەکی دوور و درێژە و تا هەتایە ئایا بەڕای تۆ چی باشە و چی بکرێتن بۆ ئەو خاتونە مۆدێلانە زۆر سپاس بۆ سەرکردنیتەوە ڤیدیۆکەمان بە پێتان خۆشە ئەم جارە لەسەر چ کەساتێکی تری بە ناوبانگی کوردستان یاخود لەسەر چ بابەتێک ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن واروها لایک و کۆمنت و شێر بین نەچێ و سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زانگۆڵەکەشدا بگرن بۆ ئەوەی تۆی خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینی و سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی توی خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەما بیت وەروە دەتوانین لە ڕێگای سناپچاتەوەش پەیوەندیمان پێوە بکەیت ئێمەش ڕاستەوخۆ وەڵامتان دەدەینەوە هەموو کاتێک باشترینەکان لا کلیل میدیا